تەواوتان لێبێت زیاتر لە 50,000 کەس ناوی تۆمار کردووە تاوەکو بەشداری لە پرۆسەی حەج بکە. بەڵام نزیکەی 5,000 مسلمان دەرفەتی ئەنجام گەیاندنی فەریزەی حەجی بۆ دەرچووە. ئەرێ ئەو ناوانە چۆن دەرچوونە؟ ئەو مسلمانانەی ناویان دەرچووە بۆ فەریزەی حەج چۆن پێشوازیان لێ دەکرێت؟ خواردنیان چۆنە؟ خزمەت گوزاریەکانیان بە چ شێوەیەکە؟ ئەو کۆمپانیایانەی کە ئەو حەجاجانە دەباتە عەرەبستانی سعودیا چ خزمەت گوزاریەک پێشکەش دەکەن؟ هەموو ئەم بابەتانە لە بەرنامەی چ باسە پێشکەشتان دەکرێت لەگەڵمان. ئەم شوێنەی دەبینن ئەمە مزگەوتی حاجی سەوافە لە هەولێر، شوێنێکە تایبەتە بەو کەسانەی کە ناویان دەرچووە بۆ ئەوەی فەریزەی حەج ئەنجام بدەن. سڵاو دەبێ ناوت دەرچوو؟ ناوت دەرچوو بەواستەیان بێ واستە 2017 باشە. چەند پارە تێناوە بۆ؟ وەڵای خۆ خێزانمە. خۆ خێزان چەند پارە دەدەن؟ تقریبا 6 ملیۆن و 350,000. 6 بە هەردووکتان؟ نا یەکی. هەر یەکی. پارەکە زۆرە کەمە؟ وەڵای قەید ناکە، هیچ خێرەوی قەید ناکە، زۆریش بێ کەمیش بێ احتیاجیە. توش خۆت و خێزانت دەرچووە؟ بەڵێ بە خۆ بە خێزان دەرچووم. لە کەیەکەوە ناوت نووسی بوو؟ لە ساڵی هەفتە ئەوەل جار کە 100,000ماندا 50,000 ئەو وەختی نووسیبی هەر سارەبی ناوەزام. نزیکەی 8 ساڵە تۆ ئێستا ناوەکەت نەبەرێ واستە واستەکاری نەبوو؟ نەبوو نەم کردیە. ئەوەی تۆ ئەتوو گەنجی چۆنی؟ گەنجی لەملا لەولا واستەیەک شتێک نەبووە؟ ناوەڵە 2007 لێر نایخم نووسی ئەو ئێستاوە دەرچووە قسمەتەکەمانەوە هەبووە. قسمەتەوە خۆت دەچیان خۆت و خێزانت؟ نانەخۆم بەتەنیمە. باشە ئێستا پرۆسەی وەرگرتنی پارە و ئەو شتانە چۆن دەبینی؟ زۆر باش بەڕێ و دەسبەست بریا دوو جیازیان دابنەوە زیاتر دەبوو خڕکە بە ئێستا زۆر لێرە کۆبیتەوە. پارەکە زۆر بکاکەمەرم بەڕاستی 5 ملیۆن و ئەوەندە لە بۆ پاسی گەرە زۆرە. پارەکە زۆرە بەس ئەم بەڕێزە دەڵێ بۆ خێرە پارەکە قەیدی ناکە بۆ خێرە بەزاخە حکومەتش خۆ فەقینە دەوە بڕشم پارەکەکەم کردەوە. یعنی تۆ دەڵێ لە حسابی حکوومەتی حەز دەکەم بچم بۆ حەج؟ نا لە حسابی حکوومەتی بەس پارەکە زۆرە. بەس پارەکە بۆ حکوومەت نییە ئەوەی نازانین بۆچی ئەو بۆشی دەستی نازانیەوە. باشە زۆر باشە مش ئەو پرسیارە دەکەم زانم ئەو پارە بۆ حکوومەت دەچێت یان بۆ سعودیا دەچێت بزانین بۆ چێ دەچێت؟ بە تەنیا دەچیان خۆ خێزان بە تیارەیە بە وشکانی بە وشکانی. پارەکە زۆرە یان کەمە؟ 10 ملیۆن و 600 بە دوو نەفەر. بە دوو نەفەر. پێنجی تیناوە یان 25؟ پێنجەتیانە تیانی 50 و 25 دەیە. کێشە دەبێ ئەگەر 5,000 بی؟ باوەڕ ناکەم. پێنجی تیناوە 25. 50 کا پارەکە لە چێ؟ دەبا ببینم زام ئەو پارەت چیەوە دەرێن 50 ئەوە 50 بەڵێ ئێستا حالیان تۆ 25 5 ملیۆن و 300 وشکانیە وشکانیە بۆ وشکانی هەڵبژار. وڵی جارش تر چوویمە بە تیارێ لۆ عەمرا حەزم لە وشکانی بوو. لێرە پارەکە وەردەگیرێ سێ بەڕێز کە کارمەندی وەزارەتی ئەوقافە. بەڵێ کارمەندی وەزارەتی ئەوقاف. وەزارەتی گشتی حەج و عومرە وەزارەتی ئەوقاف کارباری عینی. دوو ڕۆژە دەستان پێ کردووە. بەڵێ لە دوێنێەوە تا 18 مانجیش بەردەوام دوێنێ چەند کەستان بەڕێ کرد؟ نزیکەی 146 کەس. ئەم بەڕێزە ناوی بەڕێزت؟ ئەم عەبدوڕەزاق. حاجی عەبدوڕەزاق حاجی تەبعان. بەڵێ ئێوە حەجتان کردووە؟ باشە حاجی عەبدوڕەزاق باسی شتێکی زۆر گرنگی کرد گوتی بە دینار پارە وەردەگری بە دینار واتە دۆلار نییە. یعنی لێرەش پێشتر پێم وابوو جیاوازیە کەبی بەڵام ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان گوتی کاکە دینار وەردەگرن دینارەکەش جیاوازیە کێ ئێستا لە بازار بە 152,000 ئێستا حالیان لەو دەوریە بەڵام حکوومەت دینار وەردەگری یعنی ئەمەم جیاوازیش وەکو تێبینیەک ئەمە 48 وەرەقە حکوومەتی عێراق داینەیە 4 ملیۆن و عفوا 4,800 دلار دەکات 48 وەرەقە ئەو ساڵ لە خوای بە زیاد بی وەکو یارمەتێک بۆ حاجیان بە 132 حساب کرا 48 وەرەقە فی 132 کردی 6 ملیۆن و 350,000 بۆ فرۆکە کەوایە ئێستا ئەمە هەر حاجیەک
لێرە 100 دلاری بە 130 2000 حساب بە حسابی بانکی مرکزی عێراق. بەڵێ لە زیاتیەوەی 48 وەرەقە بگۆڕتەوە ئێستا 42 وەرەقە دەگۆڕتەوە دەکاتەوە. باشە ئەوە باش بووە بۆیەوە قازانجە هەدی کۆلەوەی باشتر خێر و بەرەکەت ئەوە نعمەتی خوایە. بەس کور هەندێک جار پێشی نازانین دەزانی دەبینی شتێک دەکرێ قازانجی خەڵکە خوای هەموو شتێ بە لە فەزی خوای بێ لە فەزلی خوایە بەرێ خێر و بەرەکەتە هەدی کو بەڵێ زۆر باشە بەڕێزیشتان حاجین بەڵێ حەجی ماڵی خواتان کرد الحەمدلله زۆر باشە ئەم ساڵ جیاوازی چێ لەگەڵ ساڵانی پێش والله ئەم ساڵ جیازەکەی ئەو پارەیە شتێکی زۆر باش بوو ینی بڕاستی حسنکار زۆر لە بۆ حاجیان بوو باشە ئێستا بەشێک لەو حاجیانە هێشتا نەبووینە حاجی بەزی شاڵ هەموو دەبنێ ئینشاءالله نیەتەکەیانەوەی ببن بەحاجی بەس بەشێک لەم بەڕێزان دەرێ پارەکە زۆرە پارەکە بۆ چێ بەغدا دەست پارەی تهدید کردیا پارەکە دەستێتە بەغدا نە ئەو فندقە و تیارەیە و عرفەیە موبیتی عرفەی موبیتی مینای ئەوە نەخۆ هەم پارەیە خۆ پارە هەم لە وەغدا دەسیتە هەم بۆ سعودیە لە بۆ سعودیە سعودیا ئەوەی خۆی وەردەگریتن عێراقیش ئەوەی خۆی وەردەگریتن پێزگە لە فندقی بەرزی حکومەتی عێراق وەزارەتی ئەوقافی 48 وەرەقەی دانایە 48 وەرەقەکەی پابەندین دای حەجی پێم بڵێ بەرێ ناو دەرچووەیان دەرنەوە دەرنەچوە و پێ سارە نووسیتم ناوم دەرنەچوە ئەلعانش ناوی کوڕێ من دەرچوە ناوی خۆی دایتە من ئەجا خێر وەگاتێ بمنێرە ئێستا ناوی کوڕەکە تەمەنی چەندە کوڕەکە ئەحمەد تەمەن چەندە کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد کاک ئەحمەد چۆنی ناوت دەرچ وەرە خوارە وەرە خوار زۆر باڵات لەمانش پێ ساران نووسم 5 ساڵە ئاوزەی تۆیە بەرێ بەس برایەکەم دەرچوە ینی لە عیلەتان چەند کەسێک ناوتان نووسی لە ناوەر 3 کەس ناو بەس ئەو دەرچوە بەس ئەو دەر بەرێ کوڕەکەت ڕازیە دێلو مۆرەکە مۆر دەکا کەوایە بەرێ تۆ ئامادەی بە تەنیا بڕۆی ئەرێ وەڵە ئەوجە چیان گۆت وەزارەتی ئەوقاف والله هەیە گوتی ئێکشەمێ وەرەوە ئەجا بەتەمای خوا عیلاجت لۆ کەین ئینشاءالله تەواو عیلاجت دەبی لۆ بکەن ئەوە ئەمەش پشگیری دەکەین خێر وەگاتێ جیاوازی هەیە لە خزمەت گوزاری کۆمپانیاکە نەخێر هەمیان یەکە هەمووی یەکە هەمووی لە پێکەوە بێک چاو سیر دەکرێت ئەوی بە فڕۆکە دێ ئەوی بە پاسی دێتن وشکانی هەمووی بەیەک چاوە هەمووشی لە یەک ئوتێلیە خواردنی شیان یەکە هەموو شتەکانیان بە یەکەوە باش بەس پێم بڵێ ینی خەڵکی ئێمە کە دەچێتە عەرەبستانی سعودیە حاجێکی زۆر دێن لە هەموو وڵاتان دێن حەجاجی کوردستان جیاوازی پێ دەکرێت هەندێک جا هەست دەکەم ڕێزی زیاتر لێ دەگیرێ بە خودای دەگەڕێتەوە سەر هەڵسوکەوتی عادیەکان لەوێت تەبێ ئێستا بۆ نمونە ساڵان ئەندەنووسیەکان ڕقم یەک دەردەچن لەبەر ئەوەی زۆر هادیئن بە نیزام نیش دەکەن یعنی ئێستا وا جوانە ئێمە ئێستا بەڕاستی ئازی بەڕێزەکانمان یعنی لەگە گروپی خۆیان جودا نەبنەوە پەرت و بڵاو نەبن یەک ڕیز بن پابەندی ڕێنمایەکانی عەملەدارەکەی خۆیان بن وینە بزر بن نەتوشی عەزیەت بن نەتوشی ئازار بن لەگەڵ ئەوە دانی کە دەبێ ئەوانەی بە تەمەنن ئەفزەڵیەت بۆ ئەوان بێ دەزانیت چیە گەنج عەزیلێ یعنی ئەوە نییە برێ ئیلا بە تەمەن ئەفزەلیەتەکە چییە کوردەواری خۆمان تەبعچی وایە هەتا اختیار نەبی تمووی عەزی نابی مشکلەکەمان لەوەیە یعنی وەنیە لە زووە عەزەکەی بکە هەر دەری هێشتا مایتم یعنی حەج بۆ کەسی بە تەمەن نییە گەنجش دەبێت گەنجی چۆن گەنجش بیکە باش لە گروپەکەی ئەوە گەنج شەبێ باشیان نەبێ طبعا ناخۆشە بەڵام الحەمدولillah ئەمە خزمەتیان دەکەین بە مشکلەمانە دایما ئەم سێزدە چاردە اختیارم لەگە بۆ زۆر تەبێ عارەبانەشیانە بە پاڵ ئەمن چاردە عارەبانم لەگە ئێستا لە سنووری هەولێر 1329 کەس ناوی دەرچوو سۆرانیش سۆران ئیداری سەربەخۆی سۆرانیش ئەوان 300 کەسیان هەیە 300 بەڵێ باشە بە کۆی گشتی چەند حاجیمان هەیە 1629 حاجیمان هەیە وەکو پارێزگای هەولێر بە کۆی گشتی ئاستی هەرێمی کوردستانی لە ئاستی هەرێمی 4650 یعنی نزیکەی 5000 حاجیمان دەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان باشە سەبارەت بەو حاجیانەی بەو کەسانی کە ناویان دەرچووە من هەر لە ئێستا لە کاتی ئامادەکردنی بەرنامەکە بینیم خەڵکێک نەخۆشە ناتوانێت حەج بکە لەوانەیە خەڵکێکش قسمەتی نەبێ بگات بە ماڵی خوددا
چۆن ئێوە بەدیل بۆ ئەو کەسانە دادەنێن؟ خۆی ئێمە لیستی دەرچوانمان هەیە لیستی یەدەکیشمان هەیە ئەم ساڵەکە ئەمە بڕیارمانداوە تەنازول نەبیتن بەڕاستی لۆیە هەر کەسێک بزانین نایەتن لەو سەقفە زەمەنی کە تهدیدمان کردیە دواتر بە دادپەروەرانە لە تەسەسولی یەکەمی یەدەکەوە دێن لە شوێنی دادەنێن دوای ئەوەی کە گەشتینە قەنەعەت ئەو کەسە سەفەر ناکات لە ئەندامی خێزانەکە کەسێک دەتوانێت خۆی ساڵانی پێش و هەمان بوو ساڵانی پێش و هەمان بوو ئیستش لە ڕاستە ئێمە بڕیارمانداوە کە تەنازول نەبی بەڵام لە دیراسە داین دەمانەوێت مەسەلەن وەربگرین چەند کەس ئێمە نامانەوێت مەسەلەی تەنازول بکەینە مەوزوعێکی ینی بەردەوام چونچێ ئەگەر هەژبی بەس لە ناسنووری خانەوادە مەسەلەن کەسێک وەفاتی کردووە ئەوەی ناوی لە قەسام شەرعی هەیە ئەو لە شوێنی دارێن یان نەخۆشە کوڕێکی کچێکی زیاتر نەچێتە بازنەی دووەم کۆمپانیایەکی زۆر ئارەزوو دەکات ینی چانسی ئەوەی هەبێت ئەم بەڕێزانە ببات بۆ حەج ئێوە چۆن دەستنیشانیان دەکەین ئەولەویەتتان چۆن داوەتە ئەو کۆمپانیانە ئێمە ئەوەی کۆمەڵێک مەرجمان هەیە ساڵانە مەرجمان هەیە بۆ ئەو کۆمپانیانەی کە گواستنەوەی حاجیان دەکەن ئەو مەرجانەی تێدا بێت هەر لەو هۆڵەیە بە شێوازێکی دادپەروەرانە تیر و پشتیان بۆ دەکەین هەر کەسێک لە تیر و پشتێک ناوی دەرچوو ئەو دێت شانسی ئەوەی دەبێتن حاجی بگوازێتەوە بە وڵاتی سعودیە بە وڵاتی سعودیە باشە قسە لەسەر پارەیە دەگوترێت پێشتر خەڵکێک پارەی داوە ئێستاش خەڵک پارە دەدا یەک لەم بەڕێزان دەیگوت کە داوا لە حکوومەت دەکەین ئەو پارە کەم کاتەوە پارەکە زۆرە بەڕاست پارە دەچێتە گیرفانی حکوومەتی هەرێمی کوردستان پارەی حاجی مەبەستە پارەی حاجی نەخێر هیچی ناچێتە جیرفانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بگرە ئێمە وەکو حکوومەت بۆ ئەم ساڵ 6 میلیۆن و 350 بۆ گەشتی فڕۆکە وەردەگرین بۆ گەشتی ڕێگای وشکانی بە پاس 5 میلیۆن 300 وەردەگرین بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە ڕێگای گەشتی فڕۆکەوە دەچن ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەر هاوڵاتێک 183 دۆلارمان لە داهاتی حەج و عومرە داناوە لەسەر ئەو تەکلیفەی حاجیان یعنی حکوومەت پارە دەدات بەڵێ ئێستا من لە نووسینگەی حەج و عومرەی سلێمانیم وەک دەبینن ژمارەیەکی زۆر لەو بەڕێزانی کە ناویان دەرچووە پرۆسەی حەجی ئەم ساڵ ئەنجام دەن ئێستا نۆرەیان گرتووە نۆرەتان گرتووە؟ بەڵێ بۆچی؟ پارە تەسمیلە پارە تەسمیلە بە چ دەڕۆی بە فڕۆکەی یان بە پاس بە پاس بۆچی پاس؟ وڵی فەرقی تقریبا حەوەرەقەی فەرقە لەبەر پارەکەیە؟ ئەی چێرەوە خۆشم و خێزام چواردەوە لە خێ زۆر ئێستا چەند پارە پێناوە؟ ئێستا ڕێک بەشی پارەی پاسکەمێنەوە کەی سەفەر دەکەن بزەبت نازانم چاوەڕێنە لەوە دووسێ ماینتە اینجا سەفەر خۆت باش ئامادەکرد ئینشاءالله کاک حاجی تۆ کۆمپانیات هەیە بەنیازی بەشێک لەم بەڕێزانە ببیت ئێوە دەستنیشانیان دەکەن یان ڕغبەتی خۆیانە ڕغبەتی خۆیەکەیەتەوە کاتە دوایی بەڕێبەراتی نووسینگەی حەج و عومرە تەوزیعەکە بەسەر کۆمپانیاکان هەر کۆمپانیای 45 حاجی لەگەڵ هەبێ خۆی زایدەن لەگەڵ مرشیدێکی ئاینیە مرشیدێکی داری لەگەڵ هەبێ کولی قافڵەیەک کۆمپانیاکان چەند کۆمپانیان حاجەکانی سنوور سلێمانی چەند؟ سنووری سلێمانی 1970 حاجیە کۆمپانیەکانش 24 حملە دەرچووە کۆمپانیا دەرچووە بەواستەیان بێواستە نەواستە نەبوو قوڕعەیەکی کۆمپانیەکان واستەیان نەکردو نانەتی لە پشکیان بۆ کرا تەلەفۆن بۆ وەزیر نەکردووە من فلانم کاکە نەخێر نەبووە هەمووی لەبەر چاوی هەموو کۆمپانیەکان مەوجود بوون کە لە مزگەوتی سەواف کە کراوە هەر هەمووی کە پێشکەشی داواکاری پێشکەش کردووە دوای ئەوەی کە چاوپێکەوتنی یەکراوە یا تاقیکردنەوەی بۆ کراوە لکە دەرچوە خراوەتە تیرروپشکەوە تیرروپشکەکەش بە دیار چاو هەمووی ڕاکێشەوە لە یەکەم ناو بۆ خیر باشە قازانجەکی باشیشیان هەیە وابزام ئێوە ویزەتان بەلاشە خواردنتان هەمووی لەسەر وەزارتی ئەو قافە بەنسبەت ئیسە ساڵانی زوو کولی حەملەیەکە ڕۆی پارەیەکی بوو ئەیرە بەڵام لە 2009 پارە نارێ بە حەملەدار یا بە مەسروفاتی چێتەوە سەر وەکو هەموو عێراق وەکو هەموو وڵاتان بەتەنیا دەڕۆیان لەگەڵ خێزانم لەگەڵ خێزانت هاتووی پارە بدەیت چی دەڕۆی بە پاس بۆ خۆم حەزم بە پاسە بەڵام جا چی بکەم ئەڵێن پاس پڕ بووە
پڕ بووە واو چۆن حەزمانێتی بە پاس بچین ئینی چەمچەماڵی نەوێت جێگا نەماوە چۆن دەڵێن جێ نەماوەخوا لە ژوورەوەڵێ ئەوە تەنووسێتی لای لابێت و بە فڕۆکە ینی ناچارت لەبەر پارێشم نییە پارەشت ئەدی حەل چیت چی بکەم ئەبێ بیفەوتێنم تۆ ئامادەی قەرز بکەی بەس ئارە وەڵا بوو ئامادەم قەرز بکەم نەیفەوتێنم حەزم لێتی بە پاس بچم حەز دەکەی بە پاس بەڵام دەرفەتی دوو من لەگەڵ لانی پەیوەنددا قسە دەکەین هەموو جێگە حیسەی خۆ هەیە سە بڵێن شارە زوریان چاوچماڵ حیسە هەیە بە پاسیش بە تیارە پێچانی ئەم بەڕێزانە زۆربیان بە پاس بچن ئیتر بەسەن لەوانێت تۆ چ نەفر حیسە بێت تۆ بەچی دەچی منە پاسەچم تۆ بە پاس منەکەم کە سەری خۆم بچوو بەس تۆ ئێستا گەنجی ئەم بەڕێزە لەوانەیە کەمێک بە تەمەنتر بێ بۆ تۆ تەنەزول و ئەم بەڕێزە ناکەی خدێ ناتوانێت بێت جێگەی منەوە ناتوانێت ئەو لە چاوچماڵە ئێمە شارە زوری شارە زوری لەوانێ ئێستا ئەتوانین بێ لە ئێمەجێ هەیە ئەتوانین سەبرام لە چاوچماڵ چوو بێ بۆ یعنی ئەو گرفتانە هەیە بەڵێ بەڵێ هەیە ئەو گرفتانە شوێنەکەی تی جێگەکەی سەر جێگەی وایە گشتی زۆر بە تیارە چێ کەمێکی بە پاسە ڕۆ ئەی ویزەی بە پارە چی بەسەرات فیزەی پارە بە 8 وەرەقە هەیە فیزەی ئەزانیش فیزەی خێ فیزەی 20 زمانە تێگە 20 زمان چیە بەڵێ بۆ حەز نییە ئەخنە كيد ما حاجة فيزا حاجة بس ورقة هالحاجة خذنا يان تجارية اشتغل فيزا بلام تو أتواني بتشي ما يبيش حاجة موسمي حاجة بتشي بوه ليو دانشي لفندق غداشي وكاتي حاجة خو بدنا حاجة غلطة بس ضلين نماوه بالله هي إسهاية تلفوني جمودي أصل يشتغل بكم $800 بالله ضلني أيتو لا صدق تيجي من تلفونك بوتو يكم أول كاغل لا صدق صدوتكم كومبانيا كابري كومبانيا سهلة عمرها لا شيء أو كومبانيا لكردستان لا بروح هذا السليمانية لەسەر دەنگۆی ئەوەی کە ڤیزەی عەرەبستانی سعودیە کۆمەڵی کۆمپانیا وەردەگرێ خەڵکێک دەتوانێت بەبێ حەج و عومرە سەردانی عەرەبستانی سعودیا بکە و فەریزەی حەج ئەنجامدا بەڕێستەها کە بەڕێوەبەری نووسنگی حەج و عومرەی سنووری پارێزگای سلێمانی حەز دەکەم بزانم ئەمە هەتا چەند ڕاستە بەڕاست دەکرێت خەڵکێک ڤیزە وەربگرێ حەج بکە ئەو ڤیزەیە بەشێکە لە تیجارەت هیچ پەیوەندیەکی نە بە نووسنگەکانی حەج و عومرەوە هەیە نە پەیوەندی کۆمەڵێک کۆمپانیاوە هەیە کە سەداقەتیان ڕازگۆییان لە نووسنگەکان بوونی هەیە تەنها تیجارەت و بازرگانیەکە ئەو هەندێک لە کۆمپانیاکان بە فێڵ بڕێک لە پارە لە هاوڵاتیان وەرەگرن بە ناوی ئەو ڤیزەیەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە لە ڕووی یاساییەوە لە دواییشا کە ڤیزەکەیان هیچ بەهایەکی نەبوو بڕێک لە پارەیان پێ ئێنەوە ئەلاساس ئەوان زیانیان کردو و مەسروفاتیان کردووە دەنا ڤیزەکە نە حەجی پێکرێ نە هیچ کاروبارێکی تایبەت بە حەج و عەمرەی پێکرێ بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم لە ڕێگەی من بەرە بەڕێزەکەی ئێوەوە هیچ هاوڵاتیەک بەوە هەڵ نەخەڵەتێ و فری و نەخوات ئەو ڤیزەیە هیچ کارێکی پێ ناکرێت لە سعودیە حتا ئەو کەسێکی کە وەری ئەگرێ پەنجەمۆری پێکرێ بە نیەت و ئامانجی ئەوە وەری ناگرێ بچە سەفەری حەج بکە ناوە دەرچووەکو کۆمپانیان دەرچوو پرۆسەکە باش و یان نە سپاس بۆخوا باش پرۆسەکە شەفافانە بوو بە حکمی ئەوە هەموو کۆمپانیەکان ئیمتیحان کران لەسەر 5 لیژنە دانیشتوەرەکەی پرسیار وەڵامی خۆیە بوو دوای ئەوەی کە هاتە دوای تەواوبوونی ئەو ئیمتیحانە ناوی ئەو کەسانە دەرچوو کە خوێنرایەوە شەفافەکە لە مابوو ناوی ئەو کەسانەش خوێنرایەوە کە دەرنەچوو پاسەخۆ لە باڵە بەڵێ هەردووچ بەس تۆ داوت دەرچووە حتمان دەڵێ ئۆکەی ناوی تۆ دەرچووە ماشەڵڵا هەموو ئەوەی لێرەیە دەرچووی تۆ چییە من لە تیرۆشکەکەیە دەرنەچوو لە تیرۆشکەیە دەرنەچوون بەڵام سەبارەت بە پرۆسەکە بەڕاستی پرۆسێکی زۆر شەفافانە بوو و من وەکو خاوەن کۆمپانیایەکە لە پارێزگای سلێمانیا ئیشەکەم زۆرم پێ باش بوو و زۆر سەرکەوتوو بۆ پیرۆزبایی لە هەموو حاجیانەکەمانی کە ناویان هاتۆتەوە ئەوانیشی کە ناویان ناتوە ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوە بێ بەنسیبیان قسمەتە من ئێمە یەقینمان بەوە هەیە کە ئێمە وەفدی خواین کە ئەم ساڵ من بانگ نەکراوم دیارە ئەم بەڕێزانە بانکراون پیرۆزبەیان لێ یەکەم و ئینشاڵڵا لە ساڵانی داهاتووشا بێ بەنسیبی ئەو برا خاوەن کۆمپانیانی کە نەبووە بەنسیبیان تۆش منیش ناوم دەرنەچووە لە قورعە گلەیت هەیە هیچ گلەی یەکم نییە بەشداریمان کردووە لە پرۆسەیە ئیمتیحان کراوین هەڵسەنگاندنمان بۆ کراوە هەم بە لە هەولێر لە مزگەوتی سەواف ینی بەبەرچاوی خۆمانەوە لە ئیمتیحان کراوین ئیمتیحان بە شەفەیی کراوین لەسەر وەرەقەی ئیمتیحان کراوین ئەوەی کە ناوی ئەوەی کە لە ئیمتیحان دەرچووە ناوین خوێنراوەتە و کراوەتە قورعەوە ئێمە لە قورعەکەیان ناومان دەرنەچووە بە نسیبی ئەو پیاوانەوە پیرۆزیان لێ زۆر شەفاف و
سەرکەوتوو لەگەڵ ئەوەی واستە هەبێ بۆ حەج هیچ واستەیەکی تیان نەبووە ئەوەی کە ئێمە بینیمانە بە چاوی خۆمان تۆ دەرم لەگەڵ ئەوەی واستە نەخێر لەگەڵەوەیان بە دوواداچوونمان کردووە ئەوانەی ناویان دەرچووە دەڵێن ماشەڵڵا پرۆسەیەکی شەفاف بووە ئەوانەی ناوشیان دەرنەچووە دەرێ بەخوا وەزارەتی ئەوقاف بێوێ و نێوێ واستەکاری تێدایە ئێوە قسەتان چییە بۆ ئەمە بەدڵنیاییەوە دەڵێم بەو پەڕی قەناعەتەوە دەڵێم 100% ئەمام الله و لە بەرامبەر خوددا لە ڕۆژی قیامەت ئەمن مەسئولم تەحملی مەسئولیت دەکەم زۆر بەخائن ڕۆیشتێ هیچ کەسێک مافی پێشێل نەکرای ئەوەی کە دەرچووە بە مافی خۆی بووە ئەوەی دەریش نەچووە قسمەتی خوای گەورە بووە بەڕاستی خەڵکێک حەز دەکا بچێتە ماڵی خۆ حەز دەکا فەریزەی حەج بەجێ بگەینێ عیلاقاتیشی هەیە ئەو بەرپرس دەناسێ کەسێک لەم ناوە دەناسێ ئەمە یعنی حەجکردن بە واستە جائیزە یان جائیز نییە خوای گەورە هیچ واجبە قبول ناکە لە ئینسان کە ئەدای بکە ئەگەر بە خاوێنی نەبیت پرۆسەی حەج وەکو عەرزم کردن ئەمە ئەو ساڵە بۆ 120,000 کەس قورعەمان کردێ بەوای 2017 2023 کانی خوان تۆمار کردیان 4,000 قسوور مەقعدێکمان هەیە ئەگەر بتەوێ واستە بکەی بۆ ئەوەی بە واستە بڕۆی ئەوەلەن شوێنمان نییە بە واستە بڕۆی هیچ کەسش نایەتە ژێر ئەو بارە ناوی کەسێک ڕەش بکاتەوە ناوی نەفەرێک دابنێت لۆیە لێرەوە تاکید دەکەمەوە هیچ کەسێک خۆی ماندی نەکات ئەوە جائیز نییە جائیز نییە قەتعیەن لەبۆ تو مافی خەڵک دەخۆی چی ئامادەی من چۆن ئامادەم قبری خۆم تاریک بکەم لە بۆ کەسە ناوەک ڕەش بکەم و ناوی بێمدا بە هیچ ناو دروست نییە حەزەکەشی لە بۆ خەڵک دەبیت ئەو داوایان نەکات چونکە حەج خوا فەرمووتی ئەوەی توانای هەیە بڕوات کە ناو دەرنەسوو تۆ هەوڵتدایە کە ناو دەرنەسوو تۆ توانات نییە بڕۆی و واز بکەت لەسەر خفیف بووە لاکەتیە تۆ محاولات خۆت کردیە دوا پرسیارم ئەوە دەبێت خەڵکێک وا دەزانێ یعنی تێگەیشتنەک هەیە حکوومەتی هەرێم پارە وەردەگرێت بۆ پرۆسەی حەج بەڕاست حکوومەتی هەرێم پارە وەردەگرێت هیچ قازانجێک دەکا لەوەی کە خەڵکێک دەچێت حەج دەکات ئەوەلەن حکوومەتی هەرێم وەزارەتی ئەوقاف بە شێوەیەکی گشتی بەڕێوە لایەکی حەج عومرە ساڵانە کە حەز دەکەین حکوومەت پارەی لە حاجی سەرف دەکات ینی ئەو پارێکە ئێمە وەردەگەین ئەو ڕێژە پارێکە دیاری کرایە لە بۆ ئاسمانی وشکانی ئەو پارێمە کۆ دەکەینەوە لە حاجی سەرف دەکرێت تەحویلی ئەو پارە ئێستا ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی حەج و بەڕێوەبەری حساباتی دەستەی باڵا حەج عومرە عێراقی سەی لەگەڵ کردم دەیوت دەبێ خلالی 3 ڕۆژ پارەی حەجتان هەمومان لە بۆ تەحویل بکەن ئەمە پارە دەدەینە بەغدا بەغداش تەحویل دەکات لە بۆ سعودیە لە بۆ چی لە بۆ فندق لە بۆ خواردن لە بۆ پاس لە بۆ تەیارە لە بۆ ڤیزە لە بۆ خێمەکانی مینا خێمەکانی عەرەفە ئەو خەدەماتان تەقدیم دەکرێت لە بۆ ئەمنیەتی شاری مەکەکە ئەمنیەتمان دەپارێزی لە بۆ بواری تەندروستی بۆ بواری کارژێڕی هەموو ئەو پارانەی کە ئێمە وەردەگرین دەدەین لە بۆ مەسروفی حاجی ئەو ساڵ ئێمە لە پرۆسەی ناونووسینی فۆرمی حاجیان کە ناومان نووسی ملیارێک و 400 ملیۆنیمان کۆ کردە ئەو پارێمان هەر هەموو خستەوە خزمەت پرۆسەکە توانیمان بۆ هەر حاجێک تەسەور بکەینی نزیکەی 200 دلار لە داشکاندن کرا بەهۆی ئەو پارەی فۆرمی حاجیان کە خراوە خزمەت پرۆسەکە جگە لەوەش ساڵی ڕابردووشوا بووە ئەم ساڵ ئێمە 8 ملیۆن دلارمان بە دلار لە بۆ حاجی تەحویل کردی لە بۆ بەغدا و لە بۆ سعودیا دلارمان هەبووە لە بانک تەحویلمان کردیە ئێستا ئەمە پارە بە دینار لە حاجی وەردەگرین تەسەور کەنێ لە هەر 100 دلارێک ئێمە وەکو حکوومەتکە وەری دەگرین لە هاوڵاتی 20,000 دینارمان زەرەر کردیە جگە لەوەش بە هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە توانیمان قەناعەتێک لە بەغدا دروست بکەین کە هاوشێوەی حاجیانی عێراق پارە بە دینارەوە بگیرێت لەسەر بنەمای 132,000 دینار بۆ هەر دلارش ئێمە وەکو حەز ملزمین بۆی دلار تەحویل بکەین لە بۆ بەغدا ملزمین دلار تەحویل بکەین لە بۆ عەرەبستانی سعودیا عێراق بەعام یعنی وڵاتان ملزم دلار تحویل بکەن ئێمە یعنی ئەو زەرەر گەورەیەمان لە خۆماندایە 8 ملیۆن دلارمان ناردیە ئێستا بە 132 لە حاجی وەردەگرینەوە دەشێن بۆیە بەڕاستی ئەوە خزمەتێکی گەورەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی بە پرۆسەی حەج کردیە ئەم ساڵ و ساڵیان ڕابردوو. گلەیی و گازاندەی بەشێک لە موسڵمانانمان گەیان بە وەزارەتی ئەوقاف وەک دەردەکەوێت بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان باسی لەوە کرد لە پرۆسەی ناو هەڵبژاردن هیچ واستە و واستەکاریەک نەبووە و لە شەرعیشدا جائیز نییە.
سەبارەت بە خزمەتگوزاریەکانی موسڵمانان لە مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە ئەوە باسییان لەوە کرد هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە لەوێ پێشکەش دەکرێت بە شێوەیەکە کە وەزارەتی ئەوقاف دەخوازێ باشترین خزمەت پێشکەش بە موسڵمانانی هەرێمی کوردستان بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.